تنظيمية لانتخاب رئيس الجمهورية. پەرلەمانتارێکی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای دەکات دوو سکاڵای یاسایی دژی حکومەتی هەرێم و تورکیا لە بەغدا و پاریس لە دادگایە و بڕیارە لە ئایندەدا بڕیاری یەکلاکەرەوەی لەسەر بدرێت. داواکاری گشتی عێراق سکاڵای لەسەر هەرێمی کوردستان جوڵاندووە. سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵ لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیام ڕایگەیاند حکومەتی عێراق لە دادگای ڕەسافە لە بەغداد بە تۆمەتی فرۆشتنی داهاتی سروشتی عێراق بە ئیسرائیل حکومەتی هەولێر ڕاپێکی بەردەم یاسا دەکات. داواکاری گشتی عێراق سکاڵای لەسەر هەرێمی کوردستان جوڵاندووە داوێتی بە دادگای لێکۆڵینەوەی ڕەسافە لە بەغدا کە ئەڵێ سکاڵا لەسەر هەرێم هەیە لەسەرەوەی بە سیدی هەموو بەڵگەکانی فرۆشتنی نەوتی هەرێمیان بە ئیسرائیل تۆمار کردووە. جاکێ زۆر خەمی کوردستانێتی بانێ. سۆران عومەر بەراورد لە نێوان سیاسەتی نەوتی بەغدا و هەولێر دەکات و ڕای دەگەیەنێت بەغداد ڕۆژانە نرخی نەوتی فرۆشرا و لە وڵاتەکەی بەداتا بڵاو دەکاتەوە بەڵام لە هەرێمی کوردستان نەک هاوڵاتیان ئاگاداری نرخی نەوت نین بەڵکو و دەسەڵاتداران. لە سیناریۆیەکدا وەزیری سامانە سروشتیەکان سەرقاڵ کردووە بە گەڕان بەسەر چەند گوندێکدا تا بزانێت چ ماڵێک نەوتی سپی وەرگرتووە یا خودوەری نەگرتووە. هەرێمی کوردستان وەرن 11 پەرلەمانتارەکە با پێم بڵێن نەوتی هەرێم مانگی یەک بە چەند فرۆشراوە. ئەی وەزیری دارایی کەسیان نازانن. ئەی وەزیری سامانە سروشتەکانی دکتۆر کەمالە تروشێویش نایزانێ بڕوام نییە و هەر ئاگای لێبێ هەراگای لێ نییە بە دڵنیایەوە ئاگای لێ نییە. ئەوان مەژبوڕ کردووە بۆی بچێ بگەڕێ بزانێ نەوت گەیشتۆتە لادیەکان. ڕاست ئێمە حەقی دەرکردنی قانونمان هەیە و ئەو پەرلەمانتارەی عێراق وتیشی بەشێک لە کێڵگە نەوتیەکان بە خاکەکەیەوە بە کۆمپانیا بیانیەکان فرۆشراوە و تەواوی پەرلەمانتارانی هەرێم و وەزیرەکانی کابینەی حکومەتی پێشوش ئاگاداری پرۆسەی فرۆشتنی نەوت نین. تەسەورەکەی بۆ ئەوەی زۆر نەخەنە بازار خازی تیجاری باشە ئەینێرن بۆ ئەرمەنستان و پاکستان بە سیعری ناوخۆ کەمتر بەس بۆی دانەبەزێن بۆی بە 950,000 دینار تەنی بفرۆشن لە کاتێکا خۆیان بە 500,000 بۆیان دەرچووە بە 500 شتێک. دەربارەی بڕیارەکەی دادگای فیدراڵی سۆران عومەر دەڵێت لە بریتانەدان لە بڕیارەکە دەبوو لە ماوەی ڕابردوودا پارتی وێکێتی بە ئاراستەی جێبەجێکردنی مادەی 140 پرسی شایستە داراییەکانی پێشمەرگە لە دادگای فیدراڵی سکاڵایان تۆمار بکردایە و ئەو گرفتانەیان دوای 3 دەیە لە حکومڕانی یەکلا بکردایەتەوە.